الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربي اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. آمين. خۆشەویستان لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر لەسەر پنتە سیاسیەکان لەسەر بابەتە سیاسی و نقطە ئەساسیەکانی سیاست ئەوەستین. قسەکردنی ئێمە بەتەئکید ئەوە نییە کە ئێمە نەفی سیاست بکەین یاخود نەفرەتی سیاسی بکەین. بە پێچەوانەوە هەم مامۆستا ماشەڵڵا کارکتەرێکی سیاسی دیارە لە هەرێمی کوردستان و منیش کادرێکی هێزێکی سیاسی دیاری کراوم. قسەکردنی ئێمە لەسەر سیاست ئەوەیە کە خەوشەکان لە سیاست دەربێنین و سیاست بە جۆرێک مامەڵە بکە کە ئەوەی کە پێکوترێ سیاسەتێکی دروست، چونکە لە هەموو ئەو جێگایانەی کە ئەگەر جۆرێک لە بربەریەت و جۆرێک لە باوەڵم پشێوی هەبێ پشێوی سیاسی هەبێ ڕاستە سیاست لێ بەرپرسیارە، بەس بیریشمان نەچێت لەو شوێنی کە ئارامی و خۆشگوزارانی و هەروەها ئەوەی کە پێک دادگەری هەیە ئەوەش دیسان هەر سیاست لێ بەرپرسە. قسەکە ئەوەیە قسەکردنی ئێمە لێرە لە چوارچێوەی ئەم بەرنامەیە کە ئێمە خەوشەکانی سیاست دیارەکەین و قسە لەسەر سیاسەتەکەین بۆ مانایە کە ئێمە سیاستمان پێ شتێکی دروست نەبێ و نەفی سیاست یاخود نەفرەتی سیاسی بکەین. مامۆستا زۆر بەخێر بێ. سوپاس دەکەین. سوپاس کاک پەیوەندی، بەش بەخێر بێن. سوپاس دەکەین. مامۆستا پرسیارێکی زۆر سادە لای هەموو خەڵکی بابەتێکی ئاشکرایە، ئەویش ئەوەیە کورد ئەوەتەی هەیە نەک هەر بەبیری ئێمە، نەک هەر بەبیری باوکمان، بەبیری باپیریشمان ئەوەتەی هەیە سیاسەتەکە کەچی هەتا دێ دەچێتە پەراوێزی سیاست، هەتا دێ لە قوڕی سیاسەتە چقێ. هۆکار چییە کە کورد ینی توانای سیاستکردنێکی بەهێزی نییە خود لە سیاسەتا سەرکەوتوو نییە؟ الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وإمامهم والسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. كاك پەیوەند بەرەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە کە بۆچی کورد نەتەوەی کورد چ لەم بەشەی کوردستان کە باشووری کوردستانی پێ دەڵێن چ لە بەشەکانی دی بەتەئکید لە هەمووی سیاسەتی کردووە سیاست دەکا، بەڵام بێزاری و تووڕێی و نیگەرانی خەڵکێکی زۆر هەیە لەو شێوە سیاستکردن و ئیدارەدانە. بەر لە وەڵامی پرسیارە بدەمەوە. ویستم هەر ئاماژە بەوە بکەم کە من هەندێک کەس هەندێک قسە دەکا هەندێک جار، بەڵام نەقسەکەی نەخۆی بە شایستەی ئەوە نازانم وەڵامی بدەمەوە. خەڵکی دیکە وەڵام دەداتەوە ئەوانە. هەندێک کەس کە باسی ئەوە دەکەن دین سیاسەتی تێدا نییە و سیاست شتێکی پیسە، ئەگەر تێکەڵ بە دین کرا دینەکە پیس دەکا. ئەو جۆرە تێگەیشتنە من تەنیا هەر وەکو ڕاستکردنەوە بۆ خەڵک و جەماوەر بەگشتی ئەوەندە دەڵێم کە سیاسەتی ڕەبانی سیاستێک کە لە وەحی خوای پەروەردگارەوە سەرچاوە دەگرێ، وەکو پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم فەرموویەتی كانت بنو إسرائيل تسوسهم الأنبياء. بنو إسرائيل پێغەمبەران سیاسەتیان دەکردن، کەواتە پێغەمبەرانیش عەلەیهیم الصەلاة وسەلام سیاسەتیان کردووە. سیاست واتە سەرپەرشتیکردن و مشتور لێ خواردنی خەڵک و دەوروبەر و کۆمەڵگا. ئەوە کاری پێغەمبەران بووە عەلەیهیم الصەلاة وسەلام، و هیچ کەسێک مەگەر زۆر نەزان بێ ئەگەر نابۆی نییە بڵێ سیاست بە هەموو شێوەکانی پیسە. نا، سیاستێک پیسە، سیاستێک خراپە، سیاستێک منفورە و بێزراوە کە دوور بێ لە بەهاو ڕەوشتە بەرزەکان، وەکو من لە کتێبی گرنگی ڕەوشت لە سیاستدا کە پێشتریش قسەمان لێ کرد لەوێدا باسم کردووە. لە ڕاستیدا سیاستێک کە لە وەحی خواوە سەرچاوە دەگرێ و سیاستێک کە بە نەفەسی ئیماندارانە دەکرێ، وەکو سیاسەتی پێغەمبەران سەڵات و سەلامی خوا لەسەر بێ، و سیاسەتی چوار خەلیفە ڕاشیدەکان یان پێنج خەلیفە ڕاشیدەکان ئەو بەکر و عومەر و عوثمان و عەلی و حەسەنی کوڕی عەلی خوا لیان ڕازی بێ. ئەو جۆرە سیاسەتە
گومانی تێدا نیە کە هەر کەسێ بە پیسی بزانێ معناوە ڕەخنە لە کار و کردەوەی سەرەکی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام و خەلیفە ڕاشیدەکان دەگرێت کە هەڵساون بە ئیدارەدانی کاروباری وڵات و کۆمەلگا. بەڵام گومانی تێدا نیە ئەوە ڕەنگە ئەو پەندە کوردێ بەسەر جۆرە کەسانەدا بسەس پێ دەڵێ زاری بە شیری سوتا بوو شووی لە دۆ دەکرد. ئەوە زاری بە سیاسەتی حیزبی عەلمانی حیزبی لائیک کە ئەو کەسەی قسێ دەکات ڕەنگە پاشکۆیەکێ لەو حیزبە لائیکانە بێ زاری بەو شیرە سوتاوە فوی لە دۆی سیاست دەکات بە گشتی بەبێ ئەوەی تەماشا بکە کام جۆرە سیاست. جاخۆر هەر سیاست وانە کەسابەتیش کاک پەیوەند کەسابەتی قۆڵبڕانە و ساختەچیانە هەیە کەسابەتی سەرڕاستانە و بێغەل و غەشیش هەیە ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی من غەشەنا فەلەیسە میننا. هەر کەسێ لە کار و کاسبیدا فێڵمان لێ بکات لە ئێمە نییە. هەروەها هەموو کایەکان هەر بەو شێوەیەن هونەر دەگونجێ هونەرێکی پابند بێ بە ڕەوشت و ئاکارە بەرزەکانەوە و ئامانجدار بێ خزمەتی خەڵک بکە هەست و نەستی زیندوو باشیان تێدا بجوڵێنێ و دەشگونجێ کە غەریزەی خراپیان تێدا بجوڵێنێ. ئەدەب هەروایە هونەر هەروایە بەڵکو زانستیش هەروایە. زانست کۆ خۆی لە خۆیدا شتێکی گرنگە بەڵام زانست کە بەدەست خەڵکی بێ ئیمانەوە دەبێ تەکنۆلۆژیای شەڕ و کوشتار و قڕکردنی و بنبڕکردنی مرۆڤاتی پێ بەرهەمدێنەوە کۆ ئێستا بەدەستی زلهێزانی ئێستاوەیە. هەر زانست بۆ خۆی و دەگونجێ ئەو زانستە بەکار بێنرێ بۆ ئاودانکردنەوەی وڵات و بۆ دەرهێنانی خێر و بێرەکانی خوا کە لە زەویدا دایناون وەکو دەفەرمێەوە قەدەڕە فیها ئەقواتەها. کەواتە هەمیشە ئێمە دەبێ سەرنج دەین ئەگەر سیاسەتە ئەگەر کەسابەتە ئەگەر زانستە ئەگەر هونەرە ئەگەر ئەدەبە ئەگەر هەرچی هەیە تەماشای بکەین بەدەست چێوەیە و ئامانجەکەی چییە نەک هەر بەگشتی زەڕ بەسەر هەمووی دابێنین. ئەگەر نا کەسێک کە بڵێ وەڵا ئیسلام سیاسەتی تێدا نیە دەگونجێ بڵێ ئاینی نەسڕانی سیاسەتی تێدا نیە هەر لە ئەساسدا لێیدا بردراوە دع ما لقەیسەر لقەیسەر وما لله لله ئەوە بە ناوی عیساوە گوتراوە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە لە چوار ئینجیلەکان داهاتوو بەڵام من پێم وایە ئەوە درۆیە کە بە ناوی عیساوە کراوە. عیسا عەلەیهی سەڵات وسەلام بۆ خۆی هەوڵی داوە سەرپەرشتی کاروباری خەڵکە و ڕخنەی هەبووە لە سیاسەت مەداران و ڕخنەی هەبووە لە شێوەی حوکمڕانی. بەڵام ئەگە گریمان ئەوە بێ ئەوە ئێستا لە ئاین نەسڕانی داوایە بەڵام ئیسلامی ئێمە ئیسلامێک کە دوانوسخەی هیدایەتی خۆی بۆ بەشەریەت و ئیسلامێک کە پێغەمبەری خاتەم صلی الله علیه وسلم لە ژیانی 23 ساڵەی مبارەکی خۆیدا بەرجەستەی کردووە پڕ بۆ لە کار و چالاشی سیاسی و کاری سیاسی بەڵام بە نەفەسی ڕەبانی و بە نەفەسی ئیمانی و ئەخلاقی و هەروەها پێنج خەلیفە ڕاشیدەکانیشی خوالیان ڕازی بێ و دواییش پێشینی چاکی ئێمە و زانایان و پێشەوایان بەگشتی جا چ حکمڕان بوو بن چه دەستیان نەگەی بێتە حکم بەڵام گرنگە و سەرپەرشتی کاروباری خەڵک و کۆمەڵگایان کردووە بە شێوەیەکی ڕەوشت بەرزانە و بە شێوەیە کە سنووری حەڵاڵ و حەرامیان پاراستووە و سنووری بەهاکانیان پاراستووە. ئەو جۆرە سیاسەتە هەر کەسێ نەفی بکات لە ئیسلام نەفی ئیسلام دەکات نەفی هەموو مێژووی ئیسلام دەکات و نەفی هەموو ئەو کار و چالاشیانە دەکات کە بۆ خوا سوڵحاوان بە درێژایی مێژووی مسڵمانان پێیان هەڵساون. بۆیە کەسێکی زۆر نەفام نەبێ قسەی وا ناکە هەر بەوەندە ئیکتیفا دەکەم بەنسبەت ئەوەی کە بۆچی نەتەوەی کورد نەیتوانیوە هەڵبەتە ئەوەش بە شێوەیەکی ڕێژەیی دەبێ بەکار بهێندرێ وانێ کاک پەیوەند ینی نەک بە ڕەهایی من قەت لەگەڵ شتی ڕەهادانیم یعنی بگوترێ بۆیەنە کەسێک ڕقی لە سیاسێکی فێڵباز هەڵدەسە جا بڵێم و سیاسەکان فێڵبازن وەکو من لە کتێبی گرنگی ڕەوشت لە سیاسەتدا باسم کردووە وەختی خۆی شێخ محەممەد عەبدوو و مستەفا لوتفی منفەن لووتی و مەوەسا سەعید نوڕسی ڕەحمەتی خۆیان لێبێ شتێکی وایان گوتووە کە من پێم وایە ئەوە کاردانەوەیەک بووە نەک پرانسیپێک کاردانەوەیەک بووە ینی سیاسیەکی ساختەچیان بینیوە قۆڵبڕیان بینیوە ئەنجا لەوەوە دڵزەدە بوون لە هەموو جۆرە سیاسێک و لە هەموو جۆرە سیاستکردنێک ڕاستە بەڵام بەگشتی نەتەوەی کورد چ لەم بەشەی کوردستان چ لە بەشەکانی دیکەدا ئەوەی کە دەیبینین سەرکەوتوو نەبووە لە ڕابردوشدا هەروە کاک پەیوەند لە ڕابردوشدا کە تۆ تەماشای مێژووی مێرنشینەکان دەکەی
شەرەفنامەی شەرەفخانی بەدلیسی دەخوێنێەوە چ کتێبەکانی دیکە کە لەبارەی مێژووی کوردەوە نووسراون تەماشا دەکەین کورد نەتەوەی کورد زیاتر بە بۆچوونی من بە عەقڵێکی داخرا و یا بە ئاسۆیەکی بیری نزم نەک فراوان و دوور سیاسەتی کردووە تەنیا عەشیرەتەکەی خۆی بینیوە تەنیا شوێنە جوغرافیەکەی خۆی بینیوە و تەنیا ئێستای خۆی بینیوە بەڵام سیاسەتکردنی ڕاست و دروستەوە کە ئینسان بە عەقڵی فراوان بە دڵی گەورە و بە هاو ڕەوشتە بەرزەکان و پاشان بە ئایندەبینی و بە پەدوەرگرتن لە ڕابردوو سیاست بکات جا ئێمە لە ڕابردووشدا وەک پێویست سەرکەوتوو نەبووین ئەگە تەماشای مێژووی خۆمان بکەین یان هەندێک کەس ڕەخنە دەگرێت ئەوە بۆ عەرەب توانیان بەهۆی ئیسلامەوە گەورەترین دەوڵەتدا بمەزرێنە هەروەها دوای ئەوان تورکەکان لە پێش تورکەکاندا ئەیوبیەکان و بۆیهیەکان سەلجوقیەکان ئەی بۆ کورد نەیتوانیوە ئەخۆ خەتای ئیسلام نییە خۆ لە هیچ ئاەت و لە ئاەتی هیچ ئاەتێکی قورئان و فەرمایشتێکی پێغەمبەر ناتوە صلی الله علیه وسلم کە ئەوە کورد مەنعی لەسەرە ئەوە خۆی دەبێ بگەڕێنەوە بۆ هۆکارە زاتیەکان کە نەتەوەی کورد بۆ خۆی نوقسانی هەبووە کە هەندێک لە شیکەرەوان دەڵێن ژینگەی کورد شاخ و داخ و لێک دابڕای و ئەوانە کاریگەری بووە پێم وایە تەنیا بەوەندە تەفسیر ناکرێ دەبێت دان بە هەڵەی خۆماندا بێنین خۆ ئێستاش لەگەڵدا بێ ئەوە تا خۆ ئەو دوو دەڤەری ئەو زۆنی سەوز و زەرد خۆ لە شارن ها ئیشان لە هەولێرە و دیکە لە سلێمانی لەگەڵ ناوچەکانی دەوروبەریان واتە لە نێو شاخ و داخ و ئەوە دانین بەڵام من پێم وایە کە دەبێت قوڵتر تەماشای ئەوە بکەین هۆکارێکی بوونیەویە زۆر جار میلەتان هەندێک ڕەوشت و ئاکار و سیمان بۆ متەوارەث دەبێت بە میراتی دەگرن لە یەکدی لە فەرمایشتێکی پێغەمبەر دەهاتووە صلی الله علیه وسلم دەفەرمێ کاتێک قیامەت دێ ڕۆم ئەکتەڕ الناسی ڕۆم یانی ئەوروپا ئەنجا عەمری کوڕی عاص دەڵێ جا کە پێغەمبەر وای فەرمووە صلی الله علیه وسلم منیش دەڵێم گەلی ڕۆم واتە ئەوروپیەکانی ئێستا هەندێک شایدی جوانیان بۆ دا عەمری کوڕی عاص و لە صحیح بوخاری مسلم داهاتووە دەڵێ زۆر بە بەزەین لەگەڵ هەتی و بێوەژندا زۆر بەرهەڵسکارن لە بەرامبەر حکمڕانانی ستەمکاردا زۆر زوو لە دوای موسیبەت دەگەڕێنەوە هەڵدەستنەوە چەند سیفەتێکی جوانیان لێ هەڵدەدا کە ئەمە وەک بڵێ هەر کاتی خۆشی ئەوە بووە جا ئەوە معنای وان نییە کە نەتەوەی کورد کە کۆمەڵی نوقسانی هەیە لە ڕووی سیاسیەوە کە لە شەرنی هەر لە ڕووی سیاسی لە ڕووی شتی دیکەشەوە نوقسانیمان هەر هەیە ئێمە لە ڕووی دینداریشەوە کاک پەیوەند هەر زۆر باوەکە کورد لە هەموو میلەتان و نەتەوەکان موسڵمانترە و چاکترە بەڵام من پێم وایە وەهمێکی شایعە بەڵێ وەکو مزگەوت لە هەر کوێرە دەیەک و وەکو هەبوونی مەلا و ئەوانە کاتی خۆی و ئێستاش لەگەڵدا بێ بە بەراورد لەگەڵ نەتەوەکانی دیکەی دەور و بەرما عەرەب و فارس و تورکیش ئەوە ڕەنگە وابێ بەڵام ئایا دینداری تەنیا ئەوەیە خۆ دینداری تەنیا حاڵەتە تاکیەکەی نییە کە ئینسان لە مابین خۆی خوادا چی دەکا و چۆن دەکا بەڵکو دینداری حاڵەتی کۆمەڵایەتیە شێوەی حکمڕانیە شێوەی کار و کەسابەتە شێوەی مامەڵەیە لەگەڵ نیعمەتەکانی خوای پەروەردگاردا کە ئێمە گەر ئەو پێوەرانە هەمویان بێنین ئەو جا بۆمان دەردەکەوێت کە مەرج نییە نەتەوەی کورد لە هەموو خەڵکی دنیا موسڵمانتر و چاکتر بێ ئەگەر لە هەمووان مسلمان تو چاکتر ئەی بۆ خاوەنی قواری سیاسی خۆی نییە ئەی بۆ خاوەنی بوونی خۆی نییە کەواتە من پێم وایە هەندێک شت هەیە دەبێت چارەسەر بکرێ وەکو من لەو کۆبوونەوەی لە کۆبوونەوەیەک کرا لە ڕۆژانی ڕابردوو لە هەفتەکانی ڕابردوودا من باسی ئەوم کرد گوتم یەکەمین هەنگاو بۆ چارەسەر ئەوەی کە دان بە هەڵی خۆماندا ببین هەڵەکان ببین دانیان پێدا بێنین ئەمجا ئیرادەمان هەبێ بۆ چاکردنیان بۆیە من پێم وایە ئەوەی پرسیارەکەی جەنابەت کە بۆچی کورد لە قوڕی سیاست چەقیوە و هەتا خۆ دەزۆڵێنە پێدا دەچێتە خوار و بۆچی ناتوانێت سیاسەتێکی ڕاست و دروست بکە دەبێت ڕەخنە لە خۆی بگرێ بگەڕێتەوە بۆ شێوەی بیرکردنەوەی
بگەڕێتەوە بۆ شێوەی هەست و نەستی و بگەڕێتەوە بۆ شێوەی بەتابەتی کە نەتەوەی کورد نەتەوەی مەسڵمانە بگەڕێتەوە بۆ شێوەی حاڵیبوون و تێگەیشتنی لە دین و لە قورئان و سنت. بەڵێ مامۆستا حەزەکەم هەر لەسەر ئەم پرسیارە ئەندازەیەک بوەستین. هەندێک لە مێژوو نووسان و لە چەند ساڵی ڕابردووە مێژوو نووسێکیش تازە هەندێک حقیقەتی ڕوون کردبەوە لەبارەی مێژووی سیاسی لە بەتابەتی لە کوردستانی باشوور ئەوە پێی وابوو کورد لەسەر مێز ئەگەر قسە سیاست بریتی بێت لە ململانەی سەرمێز کورد لەسەر مێز نایباتەوە. ینی ئەو سیاسەتی پێی نییە کە ململانەی سەرمێزی پێ بکە واتە هەمیشە لەسەر مێز شکستێنێ. ئەو پێی وایە تەنانەت ئەو شۆڕشەی کە بەتابەتی شۆڕشی نوێ پێی وایە بۆ جۆرێک لە جۆرەکاندا پۆشینی ئەو شکستەیە کە لە سەرمێزەی هێنێ. ینی قسەکەی لەسەر ئەوەیە ئەڵێ سیاسەت ئەگەر بریتی بێ لە ململانەی سەرمێز بریتی بێ لەو فەلسەفە و لەو باگراوندا سەقافی کە هەبێ کورد نیەتی بۆیە زۆر جار ئەمانەی بە شتێکی تردا پۆشیوە یا بە شتێکی تر قەرەبووی کردێتەوە کە بریتی بۆ چوون بۆ شاخ و هەروە دەستبردن بۆ چەک و هەروە شۆڕشکردن و خوێن ڕشتن. جا ئەو وای گوتووە بەڵام من پێم وایە دەبێ هەنگاوی بچینە دواتر. بۆچی کورد لە سیاسەتکردن لە سەرمێز نایباتەوە؟ بەس ئەو پرسیارێکی جەوهەریە مامۆستا ئێستاش نایبات. ناجا ئێستا من تەماشا بکە. ئەمە وەکو عەرەب دەڵێن ئەوە عەرەضە مەڕەض نییە نیشانەیە خودی نەخۆشیەکە نییە. مەسەن کابراایك دەبینی سەرمای بووە ئاوی بەلوود دادێ دەپژمێ وانە ئاو بەلوود داهاتن و پژمین خودی نەخۆشیەکە نییە دەرهاویشتەی نەخۆشیەکەیە نیشانەی نەخۆشیەکەیە نەخۆشیەکە شتێکی دیکەیە. من پێمە ئەوە کە کورد ئەگەر لەسەر مێز نەیباتەوە لە گفتوگۆ و لە دانوستاندا نایباتەوە دەبێ هەنگاوی بچینەوە دواتر بۆ نایباتەوە. نەک بڵێن وڵا کورد ئەو خاڵە بێهێزەی هەیە ئەسڵان ئەو خاڵە بێهێزەی بۆچی هەیە ئەوە نیشانەکەی بزانین نەخۆشیەکە چیە. کاک پێوەندم پێم وایە قەزێکە بەو شێوەیە کەسێک کە لەسەر مێزی گفتوگۆ دادەنیشێ لەگەڵ تەڕەفێکدا گومانی تێدا نییە کە هێزی عسکەری هێزی سیاسی هێزی جەماوەری هێزی ئابووری ئەوە هەمووی کاریگەریان هەیە لەسەر دانوستان هێزی دیپلۆماسی هەمووی کاریگەری هەیە گومانی تێدا نییە. بەڵام وێ ڕای ئەو هێزانە هێزێکی دیکە زۆر کاریگەری هەیە ئەویش ئەوەیە کە ئەو کەسە کە وتوێژ دەکات لەسەر مێزدا دەنیشێ پشت ئەستور بێ بە هەندێک پرانسیپ و مەبدە کە سەودایان پێوەنەکە بازرگانیان پێوەنەکە. یەکێک لەوانە پرانسیپێکی گرنگە ئەوەیە کە بە یەک شاو تەماشای هەموو خەڵک و وڵات و میلەت بکە. بەڵام کەسێکە دەچێت بۆ سەر مێزی گفتوگۆ تەنیا حیزبەکەی خۆی لەبەرچاوە بەڵکو بچووکتر لە حیزب بنەماڵەکەی خۆی یاخود خزمەکانی خۆی لەبەرچاوە مانە لە کاتی وتوێژەکەدا تەنیا بەرژەوەندی حیزب و خزم و بنەماڵەکەی خۆی لەبەرچاو دەگرێت. ئەگەر ئەو قازانجی کرد قیرۆسیا لە میلەت کوێ لێ گیانەکەم. بەڵام ئەگەر کەسێک کە دادەنیشێ هەموو ناوچەکەی خۆی هەموو کۆمەڵگایەکەی هەموو خەڵکەکە لەبەرچاو بگرێ ئەو کاتە بە زۆرێکی دیکە وتوێژ دەکا و قسە دەکا. ئەنجا ئەوەش پەیوەندی هەیە بە جۆری بیرکردنەوەوە و جۆری بوون ناسیەوە جۆری تێڕوانینەوە کە ئەو ئینسانە چۆن تەماشای ژیان دەکات چۆن تەماشای کۆمەڵگا دەکات و چۆن تەماشای سیاسەتکردن دەکات. ئایا سیاسەت بۆیە دەکات کە خۆی قازانج بکە؟ یعنی من دەزانم خەڵکمان هەبوو لەم هەرێمی کوردستانەدا نەک خەڵک و جەماوەڕ ڕازی نەبوو لە هەنگاوێکی سیاسی حیزبەکەی خۆشی ڕازی نەبووە بەستەنیا بۆ مەزێکی شخصی هەنگاوێک دەنێ بۆ دروستکردنی شکۆیەکی شخصی کە دوایی خۆشی زەرەر دەکا و نەتەوەکەشی زەرەر دەکا و حیزبەکەشی زەرەر دەکا نەک جارێک و دوانیش چەند جار ئەوەش دووبارە دەبێتەوە. کەواتە لێرەوە دەبێت بۆ هۆکاری شکستەکە بگەڕێین کە هاندەرەکەی چییە و فەلسەفەی حکومڕانیەکەی چییە حیکمەتەکەی چییە ئامانجی چیە لەو سیاسەتکردنەدا. ئایا تەنیا بەرژەوەندی خۆیەتی وەکو شەخص یا حیزب و بنەماڵەکەی و
دەوروبەرەکەی یاخود هەموو خەڵکو وڵاتەکەی لەبەر چاو گرتووە کە کەمتر وایە ئەوە ببێ و کەمتر وایە ئەوە سەنجی مەحەک بێ و ئەوە پێوەر و هاندەر بوو بێ بۆیە سەرنجام ئەو جۆرە سیاسەتکردنە بە زۆری بە شکست دەشێتەوە بۆ وێنە ینی وێنەیەکی ئێستا بێنمەوە حیزبێک دەچێت بەڵتە بەڕواڵە دەڵێن حیزب ئەگەر ناشردنی حیزبەکە هەمووی ڕێی وایە چونکە من ئاگاداری ڕێی نێو حیزبەکەشم حیزبێک دەچێت ڕێکەوتنێک دەکات لەگەڵ لایەنێک دوای ئەو ڕێکەوتنە هەر هەڵدەوەشێتەوە وەکەوەی پارتی و تەیاری سەدری و لەگەڵ حەلبوسی کردیان دوایی هەر هەڵدەوەشێتەوە ئەوە ئەگەر بە ڕاوێژ لەگەڵ خەڵکو وڵات بێ ئەگەر بە بەهرەوەرگرتن لە عەقڵی هەموو لایەک بێ و بە لە بەرچاوگرتنی بەرژەوەندی گشتی بێ نەک تەنیا بەرژەوەندی حیزبی خەنگایی وا هەڵە نادرێ و دوایی ئەوە بەسەریدا ناشێتەوە و گریمان ئەگە بە ڕاو مەشوەرەت و ڕاوێژی هەموو لایەک بێ ئەگەر بشتێتەوە تەنیا بەسەر شخصێک و حیزبێکدا ناشێتەوە هەموو لا باجەکەی دەدەن و هەموو لا خۆیان بە بەرپرسیار دەزانن نەگەوانی کە دەست بە دڵی خۆیان دابین ڕۆیان الحەمدولیلا شکستی هێنا کە من لەگەڵەوەشدا هەر نیم یانی بەڵام پێم وایە دەبێت بۆ ئەوە کە بۆچی کورد لە هونەری وتوێژ و دانوستان دەدا شکست دەخوا دەبێت بگەڕێنەوە بۆ پێشترێ ئایا هاندەری ئەو کوردە ئەو حیزبە ئەو لایەنە چییە و دیدگای چۆنە تێڕوانینی چۆنە و ئامانجی چیە لەو سیاسەتکردن دەیە بگەڕێنە بۆوێ خەلەلەکە لەوێدایە باش مامۆستا دێنە سەر ئەم سیاسەتە واقعی کە ئێستا هەمانە سیاست لە ئێستاە و ئێمە زۆر دووریش ناڕێن با هەر باشووری کوردستان حساب بکەین کە جۆرێک لە سوقلی سیاسی هەیە یا شتێک هەیە ناوی سیاسەتکردن بێ بەڵام ئەم سیاسەتکردنە وەکو جەنابێشت باست کرد زۆر لە غورور ئاژی مامۆستا زۆر ینی غورورێکی گەورەی پێوە دیارە ینی ئەم سیاسەتە باوەڕی وایە ئەوە نە کامەڵە پێویستی نە بە ئاین هەیە نە بە هونەر هەیە نە بە ئەدەب هەیە نە بە فەلسەفە هەیە یعنی تەنانەت ینی دۆخێکی دروست کردووە دۆخە ئەگەر شتێک هەبێ ناوی تەقدیس و پیرۆزکردن بێ لە ئێستا هیچ شتێک بەقدر سیاست پیرۆز نەکراوە ینی خۆی بە کامەڵ بزانێ پێویستی بە هیچ نەبێ پێویستی بە کەس نەبێ پێویستی بە هیچ چوزانم شتێکی جیاواز لەوانەیە کە باسمان کرد نەبێت یعنی قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا سیاست ئەوێ قسە لەسەر هەموو شتێ بکە بەس نابێ هیچ کەس قسە لە ناو سیاست بکە وەکو وتم نە ئاین دەتوانێت یا قسە لە قسەیدا بکە بەڵێ نابێت قسە لە قسەی بکەی یعنی بەجددی ینی ئەم دۆخی سیاستکردن لە هەرێمی کوردستان ئەوەنە کامەڵەکە یعنی ئێمە بڵێن وڵات پێویستی بە هیچ نییە و مشکلە نیە بالەم دۆخە غوروراویە بژی ئەو دوایش دێمە سەر کارکتەرە سیاسەکان بەس ئێستا بە شێوەیەکی گشتی باز لەو دۆخە غوروراویە ئەەکەم کە سیاست پێی وایە ئەوەنە پێرفێکتە ئەوەنە با ئەوە بڵێن کامەڵە پێویستی بە هیچ نییە وەڵا کاک پێوەن بۆ هەر شتێک کە بمانەوێ هەڵی سەنجێنین دەبێت تەماشای بەرهەم و دەرهاویشتەکەی بکەین تەماشای پەرێز و شوێنواری بکەین یعنی بۆ وێنە مە باسی خوای بەرزی مەزن دەکەین کەس بە چاوی سەر خوای پەروەردگاری نەبینیوە بەڵام ئێمە نیشانەکانی خوا دەبینین پەرێز و بەرهەمی خوا دەبینین لە خۆماندا وفي أنفسكم أفلا تبصرون أولم ينظروا في ملكوت السماوات والأرض تماشای مورکی فراوانی خوا دەکەین تەماشای چاکە و نیعمەتەکانی خوا دەکەین ولله المثل الأعلى وێنەی هەرە بەرزتەنیا بۆ خوایە مەبەستمەوەی بۆ ئەوە کە بزانین سیاسەتی ئەو شێوە سیاسەتکردنەی کە جەنابەت ئاماژەت پێدا کە پڕ کراوە لە خۆبایی بوون و لە کەوری خۆ دەرچوون و حیساب بۆ کەس نەکردن بۆی بزانین داخوا چییە و چۆنە تەماشای بەرهەمەکەی بکەین ئەو ژیان و گوزەرانی خەڵکەوە دیارە کە من لەو کۆبنەوەی کە پێشتر ئاماژەم پێدا زۆر بە بەزەقی و بە زۆر ڕوون و ڕاشکایی و زۆر بە دڵسۆزانە باسم کرد وتم بەڕێزان ئەوەی کە دانیش بوون ڕەنگە من لە هەمووتان زیاتر خەڵک ببینم لە نێو خەڵکدام دەچمە لای خەڵک زۆر دێ بۆ لام دەرگای ئێمە کراوەیە خەڵکی ڕەشوڕوت بە تایبەتی خەڵکی ڕەشوڕوت و بەشمەینەت و کەم ئەندام و هەژار و نەدار و کاسب و کرێکار و جوتیار و هەرچی خۆشیان هەندێک لە کادیرەکانی خۆشیان کە منکوبن دەیان بینین گوتم خەڵک زۆر بێزارە زۆر نیگەرانە زۆر تووڕەیە زۆر بەشخراوە بەڵام
ئێوە لە بورجی عاجیدان یعنی چاوتان خەڵک نابینێ جا بۆی ئەم سیاسەتە بزانین داخوا چییە و چۆن بووە و ئەو غرورە بەکوێ گەیاندوون دەبێت تەماشا بەرهەمەکەی بکەین ئەوە تا ئەو کارەبات ئەوە دیارە ئەوە ڕۆژ بە ڕۆژ باریشانی خەڵک قورس دەکرێت بە گرانکردنی شت موچە شەرەوە خۆیەتی یاخود نیوە موچەیە و مەسەرەن زۆریش دوا دەکەوێت ئەوە ئەوە کارەبای ئەوە جادە و ڕێگە و بانە پیا نازانی باسی چی بکە ئەسڵەن نازانی باسی چی بکەیت ئەوە کشت و کاڵ و بەرهەمی خۆماڵی ئەوە دێهات و خەڵکی دێهاتە ئەوە خەڵکی شارە ئەوە گەنجەکانمانن کە بێکار و لەبەر بێکاری زۆر جاسەری خوان هەڵدەگرن دەڕۆن و بەنسبەت لە خۆبایی بوونەوەش کە جەنابەت ئاماژەت پێدا عەرەب دەڵێن الغرور يقسم الظهور لە خۆبایی بوون پشتان دەشتێنێ پشت ئەو غرور و لە خۆبایی بوونی تاوانم نیش دەزانم یعنی جار هێندی خەڵق قسە دەکا وەکو بڵێ دنیا شامی شەریفە ئەو نووسەر و ڕۆشنبیر و ڕاگەاندن کارانە ئەوانەی کە دەهۆڵکری دەسەڵات نین ئەوانەی ڕەخنەگرن دڵسۆزن ئەوانە تعبیر دەکەن لە ویژدانی زیندوی خەڵک و کۆمەڵگا دەبوو قسەکانتان لێ وەربگرن بە سوپاسەوە تەقدیرتان بکەن نەکە تو هەر قسەیەکت کرد کابرا هەوڵدا بەرپرسێکی بداتەوە هیچ نییەوە هیچ نییە عاقڵە و کەسێ بە عەقڵی خەڵک خۆی دەوڵەمەندکە و وەکو عومەری کوڕی خەتاب خواری ڕازی بێ جارێک یەکێک پێگوت پارێز لە خوا بکە یەکێک لە مەجلیسەکە وتو چۆن وا بە فەرماندەی موسڵمانان دەڵێ ئەویش گوتی لا دعه لا خير فيكم إن لم تقولوها ولا خير فينا إن لم نسمع لێگەڕ با بێڵێ ئەگەر ئێوە نەیڵێن خێرتان پێوە نییە ئێمە ژوەری نەگرین خێرمان پێوە نییە جا من پێم وایە کە ئەو لە خۆبایی بوون و ئەوەی ئێرە هی ئەم هەرێمی کوردستانە لە خۆبایی بوونێکی بۆشە بۆش ئێستا زۆر جار گوتومە سەدامی گۆڕ بە گۆڕ کە وەختی خۆی لە خۆش بایی بوو بە وەکو بڵێ بیانوێکی هەبوو پاساوێکی هەبوو ها جێشێکی بەدەستەوە سوپایەک نازانم ملیۆنێک و ئیمکانیاتێکی زۆر و ڕئیسی دەوڵەتێک بوو کە لە تەوەیەگرتوەکاندان پێداهێنراوە و ئەوانە قەدافیش مەسەلەن کە جۆرێک لە غروری هەبوو پاساوێک بیانوێکی هەبوو بەڵامی تو کاکە هیچ شت نییە تۆ تو تا ئێستا سولوورەکە نازانین تا کوێیە و نازانی چۆنت مامەڵە لەگەڵدا دەکەن و هەموو ڕۆژێ تارەی تورکیا دێ لە جادە و کۆڵانەدا خەڵک دەکوژێ و لەوێەوە ئێران دێ لە بنباڵی تۆدا لە سارە دەدا لە شوێن دەدا تو چی یعنی ئەو لە خۆبایی بوونە چێ بەرامبەر بە خەڵکی ڕەش و ڕووتی خۆت ئەوەی دەڵێ ئەسەد عەلەیە وعەلە الأعداء نەعامەة بەرامبەر بەخۆم شێر بەرامبەر بە دوژمنەکان وشتر مەلە کاکە لە خۆبایی مەبە لە خۆبایی مەبە لە کەوری خۆت دەربەس و هیچ شت نییە تۆ نە سوپایەکت هەیە نە ئیمکانیەتێکت هەیە تەنیا ئیمکانیەتی ئەو خەڵکەیە دەست بەسەرداگرتووە و هەندێک کەناڵت پێ دروستکردوون و هەندێک خەڵکی پێ دەکەی کۆیلە و هەرەوەت هەیە کە ئێوە پێی لە خۆبایی بی ئەجا وەکو گوتم ئەسڵەن لە خۆبایی بوونەکەش بناغەکەی بۆشە بۆش یعنی هیچ نییە یعنی هیچ مستەنەدێکی نییە وەکو خۆ نەبێ سەدام و قەدافی و غەیری ئەوانیش کە لە خۆبایی بوون شتێکی باشیان کردبێ بەڵام وەکو بڵێ بیانوێکیان هەبڵات و هەر بیانوەکەشت نییە مامۆستا بینە سەر کارکتەرە سیاسیەکان یاخۆت ئەو کەسانی کە سیاسەتەکەن تەبەن کەسایەتی سیاسیەکان ئەوە بە قسەی من نییە واقعیان دروست کردووە بە زمانی حاڵ پێمانەڵەن ئێمە کەسانی نائاسایین واتە سیاسەتکردن بەشی ئەوە کاکە ئێمە کەسی نایاسایی بین دەسەڵاتی نایاساییان هەیە هەتا یاسای نایاساییان هەیە کە بخۆیان بە جۆرە لە جۆرەکانە چوونە ناوی وەکو سۆپەرمان دەرەکەون مامۆستا یعنی قسەکە لەسەر ئەوەیە بەجددی ینی کەسایەتی سیاسی کارکتەری سیاسی بۆ ئەبێت جیاواز بێ ڕۆحی لە خەڵکی تر جیاواز بێ خوێنی لە خەڵکی تر جیاواز بێ جێگای لە خەڵکی تر جیاواز بێ ئەم واقعایی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەتابەتی لای کەسایەتی سیاسیەکان کە هەتا دەسەڵاتی جیاوازیان هەیە هەر بەوەی کە کارکتەری سیاسین وتم یاسایەکیان بۆ خۆیان دروست کردووە چوونە ناوی هەموو دەسەڵاتێکی با بڵێن نەئاساییشان هەیە قسەکە لەسەرەوەیە ینی لە وڵاتانیش سیاسەتەکرێ و خەڵکی سیاسیش دەرەکەوێ و کەسی ئاسایین
بەس بۆ لە وڵاتی ئێمە ئەو کەسێک کە سیاسەتەکە بە کەسێکی نائاسایی لێرەدا دەبێت چەند شتێک ڕوو بکەینەوە. یەکەم ئەوەیە کە هەر کەسێک لە ذاتی خۆیدا هەستی بە ناتەواوی کرد لە دەرونی خۆیدا هەوڵ دەدا ئەو ناتەواویە بەشتی دیکە قەرەبوو بکاتەوە. بۆ وێنە هەیە بە جلوبەرجی جوان قەرەبوو دەکاتەوە، هەیە بە سارەی زۆر مۆدل بەرز، هەیە بە خان و جێگە و ڕێگەی زۆر بەرز، هەیە بە خواردنی زۆر مەسەن فاخیر. یعنی بەو شتە ڕواڵەتیانە دەیەوێت نوقسانیە ذاتیەکەی خۆی قەرەبوو بکاتەوە. کە کاکە ها من جلوبەرگەکەم چۆنە؟ بیستم وای دڵ نازانم بۆ این باخەکەی باید چەندە و پێڵاوەکەی باید چەندە و نازانم سیارەکەی چۆنە و یعنی بەو شتە ڕواڵەتیانە نوقسانی و ناتەواویەکەی خۆی دەیەوێت قەرەبوو بکاتەوە پێشانی خەڵکیدا کە من ناتەواو نیم بە بەڵگەی ئەوە ها ڕواڵەتەکەم چۆنە. ئەوە یەک. شتێکی دیکە پێویستە لێرەدا ڕوونی بکەینەوە ئەوەیە کە لە ڕوانگەی ئێمە لە ڕوانگەی ئیسلامەوە قسە دەکەین. لە ڕوانگەی ئیسلامەوە هەموو مرۆڤەکان بەڕێزن. وەکو کاتی خۆی من وتارێکم بەو ناوە نووسی لەبەرەوە کە بەرپرسێکی ئەم وڵاتە زۆر تەقدیسی بەرپرسێکی دیکەی کردبوو. وردە بەرپرسێک تەقدیس و تەعزیمی زیاد لە حەدی بەرپرسێکی لە خۆی گەورەتری کردبوو. ئەمنیش وتارێکم نووسی مرۆڤەکان هەمویان بەڕێزن بەس هیچ کامیان پیرۆز نین. قودوس سبوحون قودوس تەنیا بۆ خوا دەگوترێ، تەنیا خوا مقدسە، تەنیا خوا قودوسە، هیچ لە ناوەکانی خوا قودوس واتە پاک و بێعیب و بێهەڵۆ بێلەکە. بەڵام ئەوی دیکە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. هەموو مرۆڤەکان هەڵەکارن، باشترین هەڵەکارانیش زۆر گەڕاوانن، ئەوانەی دەگەڕێنەوە بۆ لای خوا واز لە هەڵەکانیان دێنن. ئەوە دوو کە لە ڕوانگەی ئیسلام بۆ تەنیا خوا قودوسە، تەنیا خوا بێ هەڵۆ پەڵۆ بێلەکەیە، مرۆڤەکان هەموو هەڵۆ کەم و کوڕیان هەیە. ئەوە دوو. سێ لە سوورەتی ئەلقەسەسدا خوای پەروەردگار سیاسەتی ڕەشید و حکمی ڕەشید و سیاسەت مەدارانی ڕەشیدمان بۆ پێناسە دەکا. دەفەرمێت تلك الدار الآخرة نجعلها للذين لا يريدون علوا في الأرض ولا فسادا والعاقبة للمتقين. ئەمە لە تعقیبی بەسەرهاتی قاروندا خوای پەروەردگار ئەوە دەفەرمێ کە بەسەرهاتی قارون باز دەکا کە خۆی بە سەر و سامانە حرامەکەیەوە هەڵدەکێشە کە لە پەنای فیرعەوندا بوو بە ملیارلێر بە زاراوی ئەمڕۆ خۆی پێوە هەڵدەکێشە. دوای خوای پەروەردگار سزای داوە بە زەویدا بردە خوار. دوای خوا دەفەرمێت تلك الدار الآخرة ئەو مەنزڵگای کۆتاییە نجعلها للذين لا يريدون علوا في الأرض ولا فسادا. بۆ کەسانێکی تەرخان دەکەین کە نایەنەوێت لە زەویدا نەخۆ بەرزکەنەوە نە تێکدان بکەن، واتە نەک هەروانین هەر نایەنەوە ئیرادەی ئەوەشیان نییە. والعاقبة للمتقين سەرنجامیش بۆ پارێزکارانە. بۆیە ئەوانەی کە خۆیان لە خەڵک بە بەرز دەگرن و خۆیان دەیانی خەڵک بخەنە ژێر هەژمون و هەیمەنەی ناڕەوای خۆیانەوە لە ڕاستیدا سیاسەتێکی فرعەونانە و قاڕوونانە ڕەچاو دەکەن. پێغەمبەری خاتەم سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە ئازادکردنی مەکە دێتە پێش فەتحی مەکە ئەو سوورەتە مبارەکەدا دەبەزێ بسم الله الرحمن الرحيم إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا. هەر کاتێک یارمەتی خوا هات و مەکە ئازاد کرا و خەڵکت بینی پۆل پۆل هاتنە ناو ئاینی خواوە، پەروەردگارت بە پاک بگرە و ستایشی بکە و داوای لێبوردنی لێ بکە. بێگومان ئەو زۆر گەڕاوەی بۆ لای بەردەکەی خۆی کە گەڕانەوەکەی لێ قبول بکە. دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سیرەی ابن هیشام و سەرچاوەکانی دیکەی ژیاننامی پێغەمبەردا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام کە دەچوونە لێو مەکە سەری بە قەرپووزی وڵاخەکەیەوە نووسان بوو ئاوا وەکو تەواضوع بۆ خوا لە کاتێدا کە لە لووتکەی دەسەڵاتدایە. ئەو مەکەی کە ساڵانێک لەمەوە بەر لێوێدا ئەشکەنجە درا و ئازیەت درا و ناڕەحەت کرا و دەرکراوە، ئێستا بە سەرکەوتووی دەچێتەوە بەڵام لە خۆبایی نییە. و دوایش کە خەڵکی مەکە زلەزلانی خەڵکی مەکە چەند هەزار کەسێک بوون لە بەروحەوشەی کەعبەدا کۆبووبوونەوە، فەرمووی پێتان وایە چیتان لێ دەکەم؟ هەموو دیلن
دين المسلمانيش نبون أوش قلتيان خيرا أخ كريم وابن أخ كريم هر شاكر لتصاور ذاكين برائي برز وبرازاي برزي پیغمبر عليه الصلاة والسلام فرمي اذهبوا فأنتم الطلقاء برون إيوه طليقا طليق بيسواني أسيرة واتا إيوه ديل نين آزادا مسلمان نين والله آزادا أو سياسة كردني الرشيدة وأو سياسة كردني پیغمبراني عليه الصلاة والسلام كتولد لودكيدا صلاة دا نك برانبر بخلقه كي خود برانبر بدوجمنكانيشت كدريان كردوي هاولانيان كشتوي ظلميان ليه كردوي برانبر بوانج لخو باي نبي ليه بردنو سماحتها هبي كسيواني إيما بپیشوانو لبرانبر دشمنانو ناحزاني قال كمان دا دستمو توك نرمن موين ابسينن مو بلان لبرانبر خلقو جماوري رشوروتي خوان دا كسيك خو پیشاندان دكا رخنيك دقري مان دقري شتيك دنوسي شتيك دلي صد سيناريو بودرو زكن دوايش دلن اما زنداني سياسي من نيه هدي ولا سرچ قرتوها هدي واني بادينان اوي اولا اوي او خلكيك هي 20 سال للسجن ده 22 سال للسجن ده هي 10 سال سجن ده كره المحكمه نكرا وجاره من فرم بيشك ده 18 سال جيراوه تاسب بانجان نكردوه وهي دادگاه آزادی دکه آسایش نیاله خلچی واه نگه کدو دادگاه دلکا که هیچی لسر نیه آسایش دل نخیر یکا که بود دلی اساس سروره ولی آسایش سروره کی اساس سروره نی با اساس محکمه که خود بریده ده آسایش نیاله هی آسایش و حزب اوش تبشوکانه هیچ بو حکومت نهشته تو بو ولات نهشته تو بو خلق نهشته تو جاوكو باسم كرت لراسيدا او خو بسر خلق دا هالشي شانو خو برز كردنو بسر خلق داو مثلا مسؤوليك دا شي بولات بو شوينك بس بربرسي دا شي بو شوينك زارد بيوكو عمودي كهرباء نفر عم شقينه بنمي لتكي خوتا لها ما دا ترسي يدير زمرد لهم ياكدو بو لهم خلق دا ترسي كاكا او وكو عمودي دا نفر عم شقينه پاشان دیجا برو با کاروانک سیاره هم بنزین و فروش سبوس یعنی چی دکوجی پاشان تو اگه زلمت لهم خالق کرده دی حاکمی چیه تو حکم رانی چیه من جارك وكو بيرويش خوم بود بجرمو جارك لشوينه كبلين خانوك ما ندرس ذكر او ايما خليشي دروس كرني بون نشروا سدانه كم كردو دو اي تماشام كل نزيك مالي ايمو مالي شي دروس ذكره والله منش براني حمام قلتم كاك اللي رايقرن صلاوي شي لو او كسده كم او ناي ناسي بلان دبيت دراوسي مان وانا والله لساره كدا بزين بلاي وشوم ايش توزق بسلميو توزق او هلا شويني خوي بنزولاو مي بلاي وشوم دار قلت والله ما وصدستم هم بقص او ابو نازم شي ما تو قص وشدبو قلت جا خو كاك قلنا بوي بينا دسم قرتو توقيش قرنا قال كردو والله ما ماشي شم كردو انا يزوري بيسير بو إيه من تمكتم جواد بين دراوسي إن شاء الله لخدمت ده بينو فيك هو ده بينو أو أنا تي باش دواي أو كم جار بيكتر ببينين دواي أو بخوي ده وما مصا وكتم بالله دواي كي يكتر مع الناس شو رانق الله صدمة زي جراب مو تمسد جرابته تي والله هلو يستيتو مش براسي كتم كام هلو يستوتي وأنا أوروجي هاتي بلا من ده صلاة اللي كردم كتم إيه جا هو الشيخ من لقلهم كسر وام تي آخر كاكا وبر برسي دي كبا ده خول آدم كاكا خول آدم بان ما نكاتو بتوزي شور معناك تيتو نكر أو داك تيجي بس يزورم فيها وزاني قليكت كتم إيه كتي والله دواي بلا موهاتي توقيك اللي قال كرد مو كتدوا ده بين دراوسي وجاب بيك هو ده من خدمتينو أما زورم في عجايبو هاي فشتم والله يكاك جا بلينسيا مش شيء زور أسايم كردو بلا هاوش تيجي زور أساية كدراوسي ده بيصلاة ولا دراوسي بكاو جابر برز بيوهرشي بيو جا كاتشي خوم أما أجر عقلهم هبي ودينهم هبي نبي خولته بشاكتر بزانم خوابن دناسا این دیار او بخوی زوری پی معجب بوشون که برپرسانی دی کی بینی اون وانا بون من اوی من شوشتش میهم نکربو یعنی ما وصا با توزك زومك بخين سر سياسة لا أستحيز بك يعني وقتك هذا شيء بعضين هذا كوبيت هو ياخد شن كسيك أنا هذا شيء سياسي دروس كان بخالي كوك زورة قرن يعني بيان ما خالي كوشان زورة
ئەو خاڵانی کە مەسەلەن بۆن منە هەمویان کۆکەکە لەسەر شتێک ئەو خاڵانەی لەسەریان تەبان تەبان باشە بەڵام ئەمە زۆر تحمل ناکە وردە وردە دوایی کە جیاوازەکان دروست بن جیاوازەکان وردە وردە دەرەکەون اینجا تحمل ناکرێن یعنی وردە وردە لێک جیاواز بوونەوە ئەوانە دروست بێ ئێستا ئەمە پرسیارێکە لە لای خەڵک ینی هێزە سیاسەکانی ئێمە زۆر جار باوا بڵێن یا دوولەتە بن یا جار کەسیشان لێ ئەڕواایە قیادەیەکیان لێ جیابێتەوە ئەم پرسیارە بۆ یەکەم بۆ ئەوی کە بزانین ئەم شتێکی ئاساییە یاخود بە پێچەوانەوە ئەمە شتێکە کە نابێ ئەمە ڕووبە بەتابەتی لە ناو هێزە سیاسیەکانە ئەوش ئەوەیە کە سەرەتا بۆ ئەوەی هەمومان بەیەکەوە بین خاڵی کۆک و خاڵی تەباوەی کە جەنابەت زۆر باسەکەین بەڵام بردە وردە کە جیاوازەکان دەرەکەون بە مروری زەمن و جا تحمل یەک ناکەین لێک دوورکەوتنەوەکەمانە بێ بە شتێکی خراپ و بە شتێکی ئەوە لێگە درێتەوە با بزانین ئەمە لە لای تۆ چۆنی لێکەیتەوە مامۆستا وڵڵی هەوە دوو ڕووی هەیە کار پەیوەند ڕووییان من پێم وایە هەر کاتێ خەڵک لەسەر هێڵە گشتەکان خاڵی سەرەکی چاویان لەسەر وان بێ زیاتر دەبێتە هۆی تەبایی هێڵە گشتەکان و خاڵە هاوبەشەکان بەڵام کاتێک کە دەستنی نێو وردەکاریەکانەوە عجایب نییە جیاوازی بیر و ڕاد دەرکەوێ عەرەبیش پندێکیان هەیە دەڵێ يدخل الشيطان في التفاصيل شەیطان دێتە نێو وردەکاریەکانەوە ئەوە ڕوویەکە یانی ڕوویکی ئاساییە کە دوو دەوڵات دوو هێز دوو حیزب دوو کۆمەڵ کاتێک کە دەگەڕێن بۆ خاڵی هاوبەش و شتی گشتی پێکەوە لەسەریان کۆکن و تەبان بەڵام دوایی کە دەچنە نێو وردەکاریەکانەوە عجایب نییە گۆشەنیگای جیاواز و بیر و بۆچوونی جیاوازیان بۆ دروست بێ ئەوە شتێکی ئاساییە بە بۆچوونی من بەڵام ئەوەی کە نائاسایی ئەوەیە کە لە کاتێکدا دەزانن هێز و پێزیان لە تەباییدایە لە پێکەوەبووندایە ناچن مەبدەئەکان و خاڵە هاوبەشەکان بکەنە بەڵگە و پاساوی ئەوەی کە پێکەوە بن دێنن وردەکاریەکان دەکەنە بیانووی ئەوەی کە لێک جابن لە حاڵێکدا کە لێکجایەکان بی هێز و پێزیان دەکات ئێستا ئەگەر تەماشا بکەین تەماشا ئەم وڵاتەی خۆمان بکەین ینی نمونە بە خۆمان بێنەوە باشترە ینی پارتی وێچێتی کە تا ئێستا وڵات ئەم وڵاتیان ئیدارەدا بۆ شێوەیە کە دەبینین هەڵبەتە هەردووچیان پێکەوە باز دەکرێن ئەگەر ناوانیش هەر کامێکیان تایبەتمەندی خۆی هەیە و بارودۆخی خۆی هەیە و ئەوانە بەڵام باشە ئەگەر ئەو دوولایەنە ئەو دوو حیزبە ئەلبەتە خەڵکی دیکەش هەیە لە وڵاتەکەدا و جاری واشە بۆ لە هێندێکیان نفوزی زیاتر بووە و لە ڕاستی ئەگەر ئینتیخابات و هەڵبژاردنێکی سەرڕاستانە بکرێ ئەو پێگە حیزبی و سیاسی هەیەە هەمووی دەگۆڕێ گومانی تێدا نیە زۆر جار ئەوە باسکرا بەڵام ئایا ئەوانە خاڵی هاوبەشیان زۆر نین گومانی تێدا نیە زۆریان هەن بۆیەنە بەرگریکردن لە سیادەی هەرێم لە بەرامبەر دەستێوەردانی دەوڵەتانی هەرێمی ئیقلیمی خۆ خاڵێکی هاوبەشە خۆ کاتێک کە تورکیا دێت کاتێک کە ئێران دێت کاتێک کە لە بەغداوە مەسەلەن زەخت دەکرێت لە هەرێم خۆ بە زەرەری هەموو خەڵکی هەرێمە باشە بۆ ئەو خاڵە گشتێ بۆ کۆیان ناکاتەوە خاڵە هاوبەشە بۆ کۆیان ناکاتەوە بۆ گومەرە وەرگرتن لە ئیبراهیم خەلیل و لەکوێی پێ دەڵێن لە باشماغ و لە کوێ بۆ دەبێت جیاب بکاتەوە تۆ خاڵە گشتێکە خاڵە هاوبەشەکە بۆ کۆت ناکاتەوە ئەو بەرژەوەندی حیزبی و مادیە ئانیە بۆ لێکت جا دەکاتەوە جا ئەوەیان ناتەبیعیە ئەویان ناسروشتی ئەوان بەڵگەی دواکەوتوێتیە دواکەوتوێتی سیاسیە لەو لاانە سیاسیانەدا کە دێنن ئەو بەرژەوەندیە بچووکە ئانی و ئێستاییانە دەکەنە پاساوی ئەوەی لێک دوور بن نەک بەرژەوەندیە گشتی سەرەکیەکان بکەنە بەڵگەی ئەوە پاساوی ئەوە کە پێکەوە بن کە ئەگەر پێکەوە بوون ئەو کاتە ئەو شتانەی دیکەش هەمووی دەگونجێت چارەسەر بکرێن بۆی من بەڕاستی زۆر خەفەت بەوە دەخۆم هەڵبەتە لێرەژدا کە باسی دەستێوەردانی تورکیا و ئێران و غەیری ئەوانیش دەکەین کوردەواری خۆشمان دەڵێ ماڵی خۆت تون بگرە سەجی دراوسێ بەدەست مەگرە دەبێت تۆ بیان و پاساویش نەدەیە دەست تورکیا و ئێران و ئەملا و ئەولا بێت دەست وەرداتە کاروبارت و دەبێت هەر کەسێکیش کە خۆی بەدڵسۆزی کورد و ئەم هەرێمە دەزانێ ئەویش دەبێت خەڵکی ئەم هەرێمە بەرپرسانی ئەم هەرێمە ئیحراج نەکا سەغڵەتیان نەکا
بیان و بخاتە دەستی وڵاتێکی دراوسێ بێت ئەوە بکە هەم سیادەی هەرێمەکە پێشێلکە هەم ئەوی زەرەر بکە ئەوەش هەر هەیە یعنی ئێمە هەر یەک ڕووی مەسەلەکە نابێ ببینین دەبێ هەموو ئەبعاد و هەموو ڕەهەندەکانی لێک دەینەوە بەڵام مەبەستم ئەوەی کە ئەگەر خاڵە هاوبەشەکان بکرێنە بناغە و پرانسیبەکان بکرێنە بناغە و بەرژەوەندی گشتی بکرێتە بناغە ئەو کاتە ئەو شتە وردانە نابێ بینت تێکدەن جا چ بۆ مامەڵە لەگەڵ بەغدا مامەڵە لەگەڵ تورکیا مامەڵە لەگەڵ ئێران مامەڵە لەگەڵ ئەملا لەگەڵ ئەمریکا لەگەڵ زلهێزانی دیکە ئەگەر ئێمە بیر لە هەموو نەتەوەکەمان بکەینەوە بیر لە هەموو خەڵکەکەمان بکەین و کۆمەلگاکەمان بکەینەوە بیر لە هەموو ئەو شوێنە جوغرافیە بکەینەوە کە تێیداین و بیر لە بەرژەوەندی سەرچیەکان بکەینەوە ئەو کاتە شتە بچووکەکان کە پەیوەندیان بە حیزبێکەوە هەیە بە شخصێکە و بەلایەکەوە هەیە بە شوێنیشی جوگرافیەوە هەیە ئەو کاتە نابنە هۆکاری ئەوەی کە تەباییمان تێکدەن و سەرنجام نە بەرژەوەندیە گشتەکان بمێنن نە بەرژەوەندی گشتەکانیش بمێنن. سپاس دەکەین بەڕێزم سالی باپیر ئەڵلقەی ژمارە 103مان کۆتایی هات ئینشاڵڵا لە ئەڵلقەی داهاتووە درێژە بە گفتوگۆکەمانە دێن ئینشاءڵڵا. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم ئەڵلقەیەشمان تاکو بە گەشتنەوەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە هەسپێ.